سێرەکە لێرەوەیە بەڕێزان لە دوێنێەوە کە ئیدعاانە هەیە بۆ دوورخستنەوەی کۆمەڵی خەڵکو و لاوری شێرجەنگی و ئەلەم بابەتانە تەواوی ئەمانە بۆ نمونە یا میدیاکانی پارتی باسییان کردووە یان کۆمەڵێک مێدیای ترکە هەن هەتاوەکو ئێستا بە یەک وشە مێدیا ڕسمیەکانی یەکێتی ئەم مۆزوعانیان باز نەکردووە. ئەوەی کە هەیە نووسینێکی با بڵێین بەناوی پاڤێڵەوە واژۆیە کراوە بەڵام هیچ مۆرێکی پێوە نییە. هەتا ئێستا یەکێتی خۆی پشڕاستی ئەمەی نەکردوێتەوە تەنها و تەنها ئەو سەرچاوانشی کە باسیەکەن ئەڵێن سەرچاوەیەک ناوێکێتیەوە ئەوەی وت و سەرچاوەیەک ئەمەی وت و ئەمە بەڵام ئەم سەرچاوەیە کێ و کێ ئەم بۆ خۆی دیار نییە. یەکێتی بۆچی ئەم بۆچی یەکێتی بێدەنگە لە بەرامبەر ئەوە قەسم یەکێتەکەی دەباشانە بۆچی لە بەرامبەر ئەمە بێدەنگە بۆەوەی کە مەجارێکی تایشتۆتەوە بۆ ئەوەی لە سبەینەیە ئەگەر کۆمەڵێک فشارزیا بوو ئاڵوگۆڕێ بوو شتێ بوو زانی کە ئەمە مەیسەر نابێ و ئەمە خەتەرناکە ئەڵێ ئێمە شوێمان نەوتووە ئەوەی کەوتراوە لەو میدیانەوە وتراوە فەرمو سەیری میدیای ڕسمی ئێمەکە یەک قسەی نەکردووە. بۆیە دەباشان پێویستە خۆی یەکلایی بکاتەوە ئەگەر بڕیارێکی وا هەیە وەکو حیزب على ئەساس وەکو حیزب نەماوە فەرمو بڕیارەکەی خۆت بە ڕسمی بڵاوی کەرەوە بە ناوی مەکتەبی سیاسیەکەتەوە بە ناوی سەرانی یەکێتیەوە بە ناوی چێوە باسیەکەی باسی بکەوە بڵێ ئێمە ئەومان کردو و ئاوا بڕیارمان ناو ئەمە واژۆی فڵان و فڵان و ئەلەم بابەتانە ڕسمیەتی بەرێدەواخ. بەڵام ئەمانە جەبانن لە واقعە شەهامەتیان نییە ناتوانن خاوەنی بڕیار بن بۆیە ئیشەکان ئاوا جێبەجێیەکە. لەسەر و ئەمەیشەوە یاریەکە پاراستن و پارتی و بنەماڵی بازانی لە پشتێتی کاتی خۆی هەم مەسئول بازانی خۆی ئەو قسەیە کرد کە ئەیانەوێت لە زاخۆ هەتاوەکو هەڵەبجە ئەوانە یەک دەسەڵات دەوێت دەسەڵاتی پارتی بنەماڵی بازانی هەن. هەر لەبەرەوەی ئێستا ئۆفیسێکی کردوتەوە لە سلێمانی ڕۆژنامە نووسەکڕێ خەڵگەکڕێ ئەمە ئەوە کاتێت کۆمەڵی ختەدانێ بۆ مۆزوعەکان ئەیانەوێت بە هەر جۆرە بێ دەستگرن بەسەر ئەو زۆنەیشا وە خۆیان وەکو بادنان وەکو هەولێر بتوانن بڕیار لەسەر هەموو شتەکان بدەن واتە یەک دەسەڵات هەبێ ئەوش دەسەڵاتی بنەماڵی بازانی و دەسەڵاتی پارتی بێ. دوور بێت لەوەی کە چەند ساڵە هەیە کە پێیان ناوێن نابوو زۆنی سەوز و ماوەیە زۆنی نیلی و ئەم کۆمەڵە قسە قۆڕ و قسە پوچانە نەتیجەگەشی ئەمەیە کە ئێستا هەمومان ئەیبینین. لەم ناوەندەیشە ئێران بۆ خۆی ڕۆڵی هەیە بۆیە دەباشان ناتوانێت بڕیارەکە بکە بە ڕسمی و بە ناوی مەکتەبی سیاسیەکەیەوە بە مۆر و ئیمزاوە بڵاوی بکاتەوە و لە تەلەڤیزیۆنی کورسات و کورد نازانم ئەمانەی کە هەیەە یعنی لە ئۆرگانە ڕسمیەکان لە میدیا ڕسمیەکانی خۆیەوە بڵاوی بکاتەوە بڵێ ئێمە فڵان و فڵان و فڵامان دەرکردووە لە یەکێتی و تەواو بەپێی ئەمە ئەلەم بابەتان هەتا ئێستا ئەمەی نەکردووە. لەبەرەوەی کە ئێستا ئەوەی کە سەرکەوتنی بەدەستهێناوە بە زاهیرەن با بڵێن ئەویش بەرەی تورکیایە و بەرەی سوننەکانە. بۆ نمونە حەزی شەعبی 200,000 چەکداری هەیە بەڵام کە لە دوورەوە سیرەکەی ئەمە هیچ حرەکەتێ ناکە زیاتر پشیوانیەکان لە کازمیە یان لە پشیوانەکان لە بەرەی سوننەیە یعنی کێشمەکە هاوکێشەکە بەم جۆرەیە وە خودی لاهوری شێرجەنگیش بێوێ یان نەیەوێ لەم هاوکێشەیە ڕاگیراوە وەکو چۆن بنمونە حەشدی شەعبی ینی ئەوانەی کەسەر بە ئێرانن ڕاگیراون لاهوری شێرجەنگیش کە کەسێک بووە سەر بە ئەمریکا بووە ئەویش لە هەمان هاوکێشەیە گیری خواردووە ناتوانێت کە بە کام لایە ڕەفتارکە وە چی بکە. ئەمەش پێچێ بە خوێندنەوەی من پەیوەندی بۆ هەبێکە ئەمریکا دەستکا بەخشانەوە هەتا مانگی یەک لە دوای مانگی یەکەوە ئەوسا هاوکێشەکان بە جۆرێکە ببێ وە کۆمەڵی ڕووداوی گەورە ڕوو بدا و ئێران بە تەواوەتی بێتە سەرخەت و حەشدی شەعبی فڵانە فیسار ئەوانە بکەن و ئێران هیچ کاتێ قبوڵی ئەوە ناکە لە سەردەمی سەفەویەکان و لە سەردەمی عوسمانیەکان و نازانم چۆ هەتا ئەم چرکە ساتە هەمیشە ئەو منتیقانە قەڵەمڕەوی تورکەکان و قەڵەمڕەوی ئێرانیەکان بووە. ئێسێشی لەگەڵەوێ هەر بە هەمان شکڵە خۆت لە خۆ نییە هەفتەیەکە کە ئەو مەرزەی ناکە کاروباری لێ ناکرێ بەڵام کۆنسۆلی ئێران هەڵەسی ئەڕوا بۆ ئەوێ ئەڵێ ئێمە قبوڵ ناکەین کە ئەو مەرزە ئاوا ڕاگیرا بێت و کۆمەڵێ قسەوا سەر ئەو مەسەلەیەکە
کەواتە یاریەکان لە ناوچەکەیەیە تەسەوەرەکرێ هەڵگیرێ بۆ مانگی یەک و بۆ مانگی دوو. من خۆم بە خوێندنەوەی خۆم وای ئەبینم کە بێدەنگی و دەست بە سلاوی لاهوری شەرجەنگیش ئیلاقی بەسەر ئەو هاوکێشانەوە هەیە کە تاوەکو ئێستا یەکلایی نەبووتەوە. حتا بە جۆرێکی تر وەکو وتم هەرچەندە بەرەکان جیاوازە و لاهوری شێخجەنگی زیاتر و زیاتر سەر بەبەرەی ئەمریکا و ئەوانە بووە، بەڵام دیسانیش هەتا مانگی یەک و دوو ئەو کاتە بتوانرێ کۆمەڵێشت بێتە پێشەوە شتی گەورە گەورە و من بۆ خۆم پێم وایە کە عێراق بەرەو وێرانەتر ئەڕوا و بەرەو خراپی ئەڕوا و دوور نییە ببێتە مەیدانی جەنگێکی بێسەروبەر ئیلا وەکو چۆن لە سووریا ڕوویە لە عێراقیشا وای لێبێ. چونکە ئێران هیچ کاتێ ڕازی نابێ ئەو دەڤەرەی کە ناویان ناوە دەڤەری سلێمانی و ئەو ناوچەیە هەروە بە ئاسانی پارتی بیکە و تورکیزە بکرێ و تورکیا بێ لەوێ کارەکانی خۆی جێبەجێ بکە و بێت بگرە دەست وە بێت هەتا ستورەکانی پێنجێن و ئەوانە بڕوە. ئێران ئەمە قبول ناکات لە واقع. پەکەکەش لەم هاوکێشەیە دیسان هەیە، پەکەکەش ناتوانێت ئەوە قبول بکە کە تورکیاشدە بندەسی هەتاوەکو بێتە ڕانی و قەڵاتزێ و پێنجێن و کێش و ئالەم بابەتانە. لەبەرەوە کۆمەڵێک یاری زۆر خەتەرناک لە ناوچەکەیە بەڕێگاوەیە هەمومان لەبێت تەحملمان هەبێ بزانین ئەم هاوکێشانە بەرەو چیەوە دەچێت هەتاوەکو ئەم دوو مانگە ئەڕوا و دوای کۆتایی ساڵی نوێ بۆ ساڵی 2022 واتە مانگی یەک و دوو ئەوانە ئەوسا واتە دوای کشانەوەی ئەمریکا بە تەواوەتی هاوکێشەکان ئاڵوگۆڵی تەواوی بەسەرایەت. ئەمە خوێندنەوەی منە بۆ مۆزوعانە و هیوادارم خەڵکیش لەوە تێبگا و یەکێتی دەباشانیش کە ئەگەر بەم شێوەی ئێستا بڕوە ئەوەیشی کە ئێستا هەیەی ئەوەیشی نامێنێتەوە کۆتایی پێیەت و سەلانیەکێتیش خوان ئەو ڕاستیە باش ئەزانن و مەسالەی ژار خوارکردن زۆر لەسەری دوایین ئەو مۆزوعەیەکی تر بێتان بووە سەر لەبەری سیناریۆی گاڵتە جاڕانەیە. پاشانیش ئێمە هەمیشە باسی یەکێتیمان کردووە کە یەکێتی لە ڕۆژی دروستبوونیەوە هەمویان چەڵان بێتە هەڵکەندووە بە یەکۆ دانیشتن ئەخۆنەوە ئەوەکەنەوەکان ڕقیشیان لەیەکە. یعنی ئەمە ئەخلاقەتی یەکێتیە. بەڵام بۆ نمونە پارتی بۆ شکڵە نییە. پارتیتان بینیوە ئێوە بڵێ ئێمە فلانسە کردی خۆمان دەرەکەین فلانە کەسمان ناوێ ئەبێ بڕوات چیوە لەم بابەتانە نایکە. لە هەر گۆشە و کەنارێکی دنیاە پارتی کادرێکی هەبێ هەمیشە بەسەر یەکاتەوە ئاگای لێتی. بەڵام خەسمەوەیە کە پارتی و بنەماڵی بەزانێ حیزبێکی تەواو سیستماتیکن وەخوان ئەزانن چی دەکەن. بەڵام یەکێتی حیزبێکی هەوسال بچڕا و بەڕڵایە و فڕی هەروایش بووها ئەوە نییە بڵێ وەڵا ئەمڕۆ وای لێ هاتووە بە دێژایی مێژوەکەی هەر بە هەمان شکڵ بووە. هەمیشە ئەمانە دوژمنی یەکتری بوون. بڕۆن سێری هەموو یادداشتەکانی شاخی سەرانی یەکێتی بکە بزانێت چی بە یەکتر ناڵێن. هەمووی پەلاماری یەکتریەوە لە ناو کتێبەکانیشیانە لە ناو ئەو یادداشتانە کە بینیویانە کە نووسیویانە هەمویان بڕۆ چۆن بینینەکانی خۆیان یان کردەوەکانی خۆیان و بەرامبەرەکانیان ئەوەندەی کە دژی یەکترین و دژی باڵەکانی ناو کۆمەڵە و نازانم یەکێتی و خەتی گشتی و خەتی فلان و خەتی ئالەم بابەتانن و بزوتەوە هەموو ئەمانە دژایەتی یەکتریان کردەوە بەس خەریکەم شەڕەنگێزیە بوون. یعنی من ڕێزم هەیە بۆ کۆمەڵی خەڵکی شەریف کە ئومێدی خۆی بە یەکێتی بەستووە کە تایە شەهید کراوە کە فلانە فیسار و ئەمانە بووە. بەڵام ئەتوانم بڵێم پێکهاتەی یەکێتی پێکهاتەیەکی وردە بۆ ژوازی متەزەبزبی هیچ دەباران نەبووی چەقۆکێشی لاتولوتە لە واقع. من هەزار جار ئەمە وتووە خۆشەویستان من بە گشتی قسە ناکەم بەڵام بۆ نمونە لە منتیقی سلێمانیە یەک چەقۆکێشم نەبینیوە ساڵی 85 و تانەوە دوو ئەوانە کە یەکێتی نەبێت. باشە یعنی هەمیشە ئەو ئینسانی یەکێتی بوون کە خەڵکی هەوسا پچڕاو بوون چەقۆیان لە خەڵکاوە تعدیان لە خەڵک کردووە درۆیان کردووە پەلاماری ژنی خەڵکیانە یعنی پێکاتەیەکێتی ئاوایە لەگەڵ حلمەت ما بۆ خەڵکە باشانەی کە ڕێیان کەوتە ناوماڵی ئەم یەکێتیە بەڵام ئاوەیە. بۆیە لێرەوە کۆتایی بەم قسە باسش ئەهێنم ئەوەیە کە پێویستە دەباشان ئەم قسە و باسانەی کە لە دوێنەوە ئەکرێ بۆ دەرکردن و نازانم دوورخستنەوەی کۆمەڵی خەڵک و لاهور و چێش و ئالەم بابەتانە با یەکلای کاتەوە ئەوەندە ئازایەتی هەبێ ئەگەر ڕاستەکە فەرموو بە نامەی ڕسمی بۆ خۆی بڵاوی کاتەوە لە تەلەڤیزیۆنی کورساتەوە بڵاوی کاتەوە مەکتەبی سیاسەکەی و ئەنجومەنەکەی کۆ بێتەوە بێت بڕیاری خۆی بدە
بزانم ئەم کاران چۆن ئەواکە نەک دابنیشێت چرکەی لە خۆی ببڕێت و لە دەستی دووسێەوە کۆمەڵی قسە بکات و پارتی ئەمەی بۆ بکات و ئەم بابەتانە و دووسێ ماینکەش ئەگەشتەکان ڕوویە بڵێەوە هینی ئێمە نەبووەوە قسە باسی سۆشیال میدیا و لە خۆی کردیان و ڕسمێتی نەبوو ئێمە ئاگەمە لەم قەزایان نییە ئاگای لێیانێ فەرمون با بێنە سەر خەت و قسە باسەکانی خۆیان کەن و برارەکانی خۆیان بدەن حرمەتم بۆ هەموو لایەکتانەیە دەستان خۆش بێ بەڕێزان و خۆشەویستان هەمیشە بەدێژایی مێژوو ئەوە بۆ من یا بۆ هەر ئینسانێک کە مێژووی دەیان ساڵی ڕابردووی خوێن بێتەوە لە ساڵی شەستەکانەوە ئەزانێت کە بنەماڵەی بازرگانی یاریەکانیان چۆنە و چۆن کار دەکەن ڕەنگە دەیان جەر من ئەوم تیکرار کرد بێتەوە وتومە کە هەر حیزب و دەسە و تاقمێک لە بنەماڵەی بازرگانی نزیک بێتەوە جا بەڕێکەوتن بێ جا لەسەر فلانە خاڵ و فلانە خاڵ بێ لەسەر هەر چێ بێ دوجار بنەماڵەی بازرگانی کار لەسەر ئەوە کاکە چۆن ئەمانە فەڵسفیەکە چۆن پارچە پارچەیان کە چۆن هەندێکیان لێ بکڕێ چۆن بیانکە بە دوژمنی یەک و چۆن پچوشیان بکاتەوە بە نمونە بیهێنمەوە ئەوە مەرجی گۆڕانمان بینی مەرجی پاسۆکمان بینی مەرجی حسکمان بینی شوێعیەکان کە لە ساڵی 60 و 70کانەوە زۆر جارکە پاڵن بە پارتی بنەماڵەی بازرگانیەوە داوە نەتیجەکەیمان بینی کە ئێستا چیان بەسەر هاتووە شکست و دۆڕانی یەکێتی بەڕێی من ئەگەڕێتەوە بۆ یەکەمین ڕێکەوتنی جەلال تاڵەبانی لەگەڵ مەسعود بازانیە کە ناویان نابوو ڕێکەوتن نامەی ستراتیژی ئەوەی کە هەرێمی کوردستانی تەسلیمی بنەماڵەی بازرگانی کرد و خۆشوو بۆ بەغا لەو کاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو قماشێکی عادی ئەچێتە ئاو بچووگە بێتەوە بچووگە بێتەوە هەتا ئێستا گەشتە ئەم حاڵەتە کە ناوی هاتووە بۆ کودەتای تەمووس یا کودەتای مانگی حەوت کە لە لاوی شەرجەنگی کرا بە ڕابەرایەتی میت و پاراستن و بنەماڵەی بازرگانی و کوڕەکانی جەلال تاڵەبانی هەڵبژاردنەکانیش هەمومان بینیمان کە یەکێتی لە چه حاڵەکە لەبەرەوە پارتی زۆر زیرەکانە ئەتوانە کارەکانی خۆی بکات سەرانی یەکێتیش بە تایبەتی کۆنەکانیان لە دوای ساڵی 92ەکەوە هەر خەریکی پارەکۆکردنەوە و خۆدۆڵەمەندکردن و ڕابواردن و کەژی خۆش و جە و ئەلم بابەتانە بوون فڕیان بە مەسائلی سیاستەوانەوە نەماوە ئەوەی کە ئەوانیشی بەستووە بە ناوی یەکێتی و مێژووی یەکێتیەوە تەنها و تەنها لە پێناوی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان نایە و بەس دەنا من بڕوام وایەکە هیچیان قەناعەتیان بە یەکشت نەماوە قەناعەتیان بە یەکێتیش نەماوە هەموو ئەو سەرە کۆنانە یەکێتی ئەزان کە یەکێتی چۆن ڕسوا بووە و چۆن خۆیان ڕسوایان کردووە بۆیە زۆر جار کە کۆ بنەوە ئێمە سەرکردایە تێبین و فلانە پۆستمان هەیە و ئەوەمان هەویەکێتی نیشتیمانی کوردستان و کەس و کاری شەیدان و فلان تەنها و تەنها دۆ دەلەسەیە تەنها و تەنها بۆ ئەوەیەکە بەرژەوەندیەکانی خۆیان پارێزراو بێ لەژێر چەتێکا بمێنەوە و بتوان درێژە بە تەمەنی خۆیان بدەن و بۆ خۆیان لەسەری بژین دەنا خۆشیان ئەزانن کە یەکێتی حاڵی چۆنە سەردەمانێ بوو تەنها لە سلێمانیا لە ساڵانەوە 5 خەڵک یەکێتی بوو ئێستا بڕۆ لە هەموو کوردستانەکەی 100 دەنگی هێناوە 116 دەنگی هێناوە ئەمە حاڵەکە یەکێتیە پاشان لە دوای کودەتاکەیشەوە یەکێتی بەتەواوی لەبەر یەک هەڵوەشاوە نە سەرکردایەتی ماوە نە ئەنجومەی سەرکردایەتی ماوە نە مەکتەبی سیاسی هەیە نە کۆڕ و کۆبوونەوە کە هیچ شتێک لەواقع لە ئارەیان نییە تەنها پافێڵ و گروپێ دانیشتوون بنەماڵەی بازرگانی ئەڵێ ئەمە بکەن و ئەوە بکەن ئەوانی جێبەجێیەکەن لە دوای کودەتاکەی مانگی تەمووزەوە کە بەرامبەر لاهور کرا تەبعاً میلەکەوە هاتبووە کە لاهوری شەرجەنگی لەناو برن یان لە باشین حاڵە بتوان لە کوردستانە دەریکەن بۆ ئەوروپا و نەهێڵن بگەڕێتەوە بۆ کوردستان ئەمە بەرنامەکە بوو بەڵام بەرنامەکە جێبەجێ نەکرا بۆیە لە دوای کودەتاکەوە کاتێ پاڤێڵ ئەچێ بۆ لای مەسعود بازرگانی زۆر نیگەران و تووڕابێ لە پاڤڵ جەلال تاڵەبانی ئەڵێ ئەوەی کە بڕیار بوو بیکەن ئەوە بۆتان نەکەنێتەن توانین کە لاهوری شەرجەنگی دوور بخەنەوە بۆیە مۆزوعەکە ئاوا مایەوە هەڵبژاردنەکان هات بەسەرا ئەمانش ئەزانن کە لاهوری شەرجەنگی بمانێ و نەمانەوێ پێگەیشی کۆمەڵایەتی زۆری هەیە لە دەڤەرەکەیە هەشتی تەمووز و ئەو کودەتایش زیاتر پای کۆمەڵایەتی ئەم ئینسانی زیاد کردووە و پای سیاسی زیاد کردووە بۆیە ئێستش ئەیانوێ بە هەر جۆرە بێ کە بێن کۆمەڵە شیکێ بەرامبەر بکەن
من بۆ خۆمای ئەبینم مەسلەی ژەهر خواردووکردن لە مەسلەی پاڤێڵەوە جارێکە لە بناغەوە مەسلەی پاڤێڵ کە باش ژەهر خواردووکرا تەنها بۆ شەرعیەتدان بوو بە خودی کودەتاکە و لێدەن لاهوری شەرجەنگی دەنا لە هیچ گۆشە و کەنارێکی ئەم دنیاە نییە کەسێک ژەهر خواردوو کرابێ بەڵام تەنها یەک دانە 2 سەعات لە خەسەخانەکان نەبیندێ هیچ کەسێ فەحسەکەی نەبیندێ هیچ شتێکی تێک نەچێمی ئینسانە تەندروستی لە هەموو کاتێک باشتر بێت و باشتر هەڵسەڵۆ باشتر بێ بڕوا بێت و ئەم لا ئەولا بکە بۆیە هێنانی ئەم قسەیە بۆ ئەوە بووکە لاهوری شەرجەنگی ئەوانیانە شەرعیەت بدەن بە کودەتاکەیان کە کردیان دوا بە دوای ئەوە مجموعەیەکی تریش کەوتنە ئیدعا و ڕیکلامکردن بە تایبەتی دوای هەڵبژاردنەکان و شکستی یەکێتی و دۆڕانەکان و ئەوانە بۆ ئەوەی لە بەرچاوی خەڵک ئەوە دوورخەنەوە کەیکەتی چۆن لەبەرێک هەڵبەشاوە مجموعەیەکیان چون بۆ تورکیا بۆ ڕابواردن وتیان ئێمە ڕۆشتین بۆ فەحسی خۆمانەکەین ژەهر خواردووکراوین مەلا بەختیار لەولادانشی ئاوا قساکە ئەی باتەوە بۆ کاتەشی کۆنتر وەسا حەسەن و نەزەهر بە هەمان شکڵ ئەو قسە باسانەکەم بۆ هەتاوەکو ئەم چرکە ساتەشکە من ئەم قساناکەم بۆ هیچ شتێک لەمانە هیچ بەڵگەیەک لە ئارادان نییە بەڵام بەرنامەکە بەرنامەی پارتی و پاراست و بنەماڵی بازانیە و تەواوی ئەم یاریانەی کە لە دەڤەری سلێمانیان ڕوئەدا و لە ناوێکێتیان ڕوئەدا بە هەر بارێکە ئەیگری تەنها و تەنها شەڕفرۆشتنە بە لاهوری شەرجەنگی تەواوی ئەو مەساڵی ژەهر خواردووکردن و گەورەکردن و ئیدعاکردنە هەر هەمووی تایبەتە بۆ لێدان لە لاهوری شەرجەنگی ئەی ناشتێکی تر نییە کاتێکە مەلا بەختیار هێشتا خۆی یەک قسەی نەکردووە لەسەر مەسایەی ژەهر خواردووکردن هێشتا هیچ شتێکی نەوتووە ڕوونکردنەوەی نەداوە تەنها کۆمەڵە ئیدعا لە ئارا هەیە بەڵام پاراستنی پارتیەت لە ڕێگەی پێیجە سێبەرەکانیەوە ڤیدۆیە بڵاوەکاتەوە باسی ئەوەیەکە کە مەلا بەختیار ئاوا دەرمان خوارد کراوە و کاتی خۆی کوڕێکی لەلا بووە و کوڕەکە دوای ڕۆیشتۆ بۆ لای کۆستەت و دوای چۆ بۆ لای لاهور و لە ڕێگەی ئەوە ژەهر خواردوو کراوە و ئەم سیناریۆ و قسە قۆڕ و قسە پوچانە کە تۆ سەیرەکەی هەر شتێک لە ناوێکێتیا کە هێشتا ڕووی نەداوەیەکی دەباشانە ئێستا ڕووی نەداوە بەبێ ئەوەی کە هیچ میدیایەکی باسی بکە خێرا ڕوودا و باسیەکە تەلەڤیزیۆنەکەی مەسعود بازانی باسیەکە یعنی پێشتر بنەماڵەی بازانی باسی ئەکا دوا بە دوای ئەوە اینجا پەیجەکان و میدیای یەکێتی ئەکەوێتە خۆی میدیای دەباشان قسە و باسەکانەکان ئەم ئێوارەیەش کە 2/11 دوای ئەوەی کە لاهوری شەرجەنگی پەیامێکیە کۆمەڵی قسە و باسی کرد یەکەم مێدیا ڕووداو بوو کەوتی ئەوە لاهوری شەرجەنگی فلان و فلان و فلان لێکری دەرکران و دوورخرانەوە و لەبەرەوەی کە نازانم چیان نەکردو ئەلم بابەتانە لە کاتێکە ئەمە لاهوری شەرجەنگی و ئەوانە کودەتیان بەسەرا کراوە بە زەبری چەک خراونتە ئەو لاوە بە زەبری چەک دوورخراونەتەوە لە هەڵبژاردنەکانی ویستوێتی ئەرچی خۆی جێبەجێکان ڕێگەیان پێنەیەوە سەرۆشی لیستەکە بووە ویستێتی هەوڵی خۆی بدا بۆ یەکێتی بەڵام ڕێگان لێگرتۆ نێشتووە کەچی ئێساڵن وڵا پرەنسیپەکانی جێبەجێ نەکردو لە مەسلەوە لای دەوڵێدا ئەم قسە قۆڕ و قسە پوچانە بۆیە ئەم بڕیارانەی کە لە دەباشانە تاریکاییە ئەدرێ ڕاستیەکەی نەبوو لاهوری شەرجەنگی نەبوو لایەنگرانی لاهوری شەرجەنگی نەبوو خەڵکانی یەکێتی نەبوو هیچ کەسێک لە کوردستانە هیچ قیمەتێک و ئەرزشێکی نییە هەر لە واقعە ئەم یەکێتی ئێسەی دەباشانە بەڕاستی بۆ بەگاڵتە جاڕ هەر لە خۆ قسەیەکە و دوای 2-3 ڕۆژ شتەکە کۆتایی پێیە ڕێک ئەمە ئیلاقی بەسەر مەسەلەی پاڤڵەوە هەیە پاڤڵ کە مام حەشیشەکەی لێ ئەیە هێرۆینەکە خوا هەر لە خۆ کۆمەڵی قسەیەکە و ئەیکا دوای 2 سەعات و بۆ بەیانجوبانە پەشیمان بێتەوە من ئاگام لە هیچ شتێک نییە باڵکەش بۆ ئەوەیە کە زۆربەی زۆر تەلەفۆنی کرد بۆ هەموو ئەندامی ئەنجومەن و سەرکردایەتەکانی کێتی وەرن بۆ دەباشان واژۆ بکەن بۆ ئەوەی کە لاهوری شەرجەنگی لە سلێمانی بڕوات و لێرە نەمێنێت لە کوردستان نەمێنێ فەتێ دوای ئەوە اینجاوتی من خۆم پێم عیب بووە ئەو واژۆیە بکەم و من نەمکردووە ئەوە مەجموعەی شکل سەرکردایەتی کردویانە لە کاتێکە هەمووشی خۆی بوو بە پارە و بە ڤێلا و بە خان و بەمانە بە سەرکردەکانی کۆ کردەوە سەرکردەی چی کە کۆمەڵی مۆزەفی هەش بەسەری قوربەسەری پارەخۆر و تەواوی سەرکردایەتی چیشگا یەکێتی کوا سەرکردایەتیە لە دوایشا خۆی وتیەوە من خۆم واژۆم نەکردو لەبەرەوەی کە قەناعەتم بەوە نەبوو ئەم قسانە ئێستەیش ئەوەی ئەم ئێوارەیەکە ئەو قسە و باسانە ئێمە جۆمان لێبوو کردیان ئەمانە دەرکراون و دوورخراونەتەوە و نەخێر ئەمانە تەجمید و نەخێر ئەمانە بەر لەکوێوە کێ کردوێتی کێ تو ئەوتوانێت ئەو بڕیارە بدا لەکە دەکا کەسی یەکەم لاهورە کە لە کۆنگرا زۆتین دەنگی هێناوە کام ئەنجومی سەرکردایەتی کۆبووەتەوە چۆن ئەم بڕیارەندراوە هەر لە خۆ دانیشتون سەد ناو بازارەوە ئەوە فڵانکە دەرکرا ئەوکرا کێ وەڵا
پاڤڵ و فڵان نەفیسەر و ئەنە بابەتانە هەر لە واقع ئەمانە خۆیان کردە بە گاڵتەجار و بە قەشمەر بە خەڵک پێتان ڕابێرە بەم قسانە ئێوە ئەوەندەی کە خۆتان زۆر سووکن بەڵام ئەوەندەی کە خۆتان سوو کردووە لە ڕاستیە کێژێ لەو قسە و باسان ناگرێ ئێوە چێن تا خەڵک دەرکەن چه هەر بەڕاستیکێتی خۆی ما تا خەڵک دەرکا کاکە یەکێتی خۆی هەیە تا بڵێ فڵان کەسمە نەبێ بڕۆ ئەبێ ئەوە وەڵای سەیرە بە قورعان باوکم بە ئەڵڵا خەڵک پێتان ڕابێرێ خەڵک گاڵتەی بە عەقڵتانێت بە عەقڵی پاڤێڵ و نازانم فڵان و فیسان و ئانم بابەتانە ئەسڵەن یەکێتی نانیشتیمانی بە هەموو پێوە و بە هەموو مانایەک لەبەر یەک هەڵوەشاوە و هیچ قیمەتێکی نەماوە نەسەر 5 مانگە سەرکردارەکەی کۆنە بۆتەوە هەر نییە سەرکردار تاوە کۆبێتەوە هەموو ئەوانە تریشیانێکی لە ئەڵمانێکی لە ئینگلترایەکی لە تورکیا بۆ خۆی ئاراقە خواتەوە کۆبنەوە لێ هەمووی خەریکی ئەوەیە کامە یەکێتی کاکە یەکێتی کێ تاوەکو دامەشێ بڕیار بداتەوە ئەمە هیچ ئەوەی کە یەکێتی ئەیڵێ ئێستا ڕۆژانە لە دەباشانەوە ئەو قسە و باساناکەن و بنەماڵی بازانیش لەسەرەوە ئەم بڕیارانە ئەدا بەڕاستی نەبۆ خەڵکی یەکێتی ئەندام و کاد و سەرکردایەتەکەی زۆر بەیان و نەبۆ خەڵکی کوردستان هیچ قیمەتێکی نییە و پێشم وانە بەڕاستی لاهور و ڕەفیقەکانی حساب بۆ مۆزوعانە بکەن هیچ قیمەتێکی نییە ئەمە لێرەوە با لێوە بۆسێ لێرەیشەوە من ئەم کۆمەڵی قسە بە لەگەڵ لاهوری شەردەنگی ئاڵێم ینی بەوی ئاڵم قسە لەگەڵ ئەوەکەم ئەرێ چاوەکەی من تۆ یەکێتی کوێی ماوە تا تۆ دڵی پێی خۆش گوێم لە قسەکانی ئەمڕۆتەوە بوو کە کردت ئەو قسانە لە پێناوی چییە یەکێتی چییە تۆ دانیشتوی بۆی داچووی تو یەکێتی ئەمە یەکێتی ئەو یەکێتی ئەوە یەکێتی نەماوە چاوەکەی من کۆتایی پێهاتووە تۆش بە تەواوەتی لەگەڵ ڕەفیقان دوورکەوەرەوە ئەوەندەی کە تەواو ئەبێ بە گۆڕانێکێتی کێتی کەی هەیە چاوەکە ئەمە بەسەر چووە پارتیش بەمەش وازێنە نایانێ ها ئەو بەیانی تۆ وەکو لاوی شەردەنگی بڕۆیت حزبێکە دروستکە یا هەر دانیشی یان لیستێ دروستکە یان هەر ڕێگەیکە بەر پارتی هەرواز لەوانش وازی لە ماڵ مامجلال نایانێ لە پاڤێڵ و قوباد و ئەڵەم بابەتانم دوای 6 مانگی تر کێشێکیان بۆ دروستەکە ئەنکە بە دوو پاچەی ترەوە بەریان ناتە یەکتر ئەوەندێکە ڕسوایانەکە پارتی ئاوا ئیشەکە وەکو چۆن گۆڕانی والێ کرد پێتان وانە بێ ئەگەر لاوی شەردەنگی بەیانی بڕاتە ئەو لاوە دوورکەوێتەوە هەر بۆ خۆشی سیاسەت نەکە دانیشتی خەڵکی ژیانی خۆی بێ یەکێتی دی کێشەکانی حلە بێ نا دوای 6 مانگی تر یەک کۆمەڵی کێشێتە پێشەوە ئەم پەلاماری ئەویانەیە ئەو پەلاماری ئەویانە ئەوە بۆ ئەمە ئیشی پارتیە زۆربەی زۆرانی کڕیوە پارە پارتی تەواو بەیانی شێخ جەعفەر هیچ بۆی مۆزوع نییە یەکێتی با هەر نەمێنێ ئەچێڵێ بۆ خۆم ئەبم بە پارتی هیچ کێشەیەکی نییە ئەڕوا محموود سەنگاوی ئەچێ بۆ سوید بۆ خۆی ئەچێ بەژەرەکانی خۆی پارێزێ زۆربەی زۆری ئەمانە هەمووی بنیان خستووە کۆسەد ئەوە تەواو بووە دوای کۆسەتش کوڕەکانی هیچ نرخێکیان نامێنێت هیچ قیمەتێکیان نامێنێت کی دوای کوڕی کۆسەد سوڵەکەی لە هەموو هەولێرا کوڕی کۆسەد ئیدعایان کە نیانتوانی کورسیا بەدەست بێنن لە هەولێراکە نیانتوانی ئەوە بزای هێناوە هێنی کۆیە و منتیقانێ نەگەین ناو هەولێر کەواتە ئەمانە هیچ جێگە ڕێگەیشیان نییە بۆیە بە نەزەری من لاهوری شارجەنگی پێویستە خۆی یەکلای کاتەوە کاکە بێکێتی چێت و دەستی پێوەگرتووە یەکێتی ئەمەوەی کەس ناتوانەوە یەکێتی چێکە وڵا عیبێکێتی بوون بەڕاستی یەکێکی تێ هەڵا دابنیشە خۆت هەر بە نایەکی تێ حیزب دروستکە خۆی کەتی چێ خۆی کەتی مڵکی باکی جات تەڵەبانی نێکاکتێ هەر بە نایەکێتی توانی شتێکی بۆ زیاکە و بڕێ ئیجەتە لە بەخاوەر بگرە و حیزب دروستکە بە ناوێکێتی نیشیمانیەوە تەواو چێ توانێ بەرەی پێ بگرێت تەنها فەرق هەبێت لە ناوەکەی تۆزەک و تەواو لەبەرەوە تۆ تازە تۆ ناتوانێت لەگەڵ پاڤێڵ ئەوانە کارکەیت ئەوانە بوون بە پارتی بوون بە بنەماڵی بازانی باشە لە ئەوانە بەس خەریکی پارەکۆکردنەوە نێکێتیشان بۆ مۆزوع نییە تو پێ دوای شانزی برایم محمەدێتی بۆ مۆزوعە پاڤێڵ و قوبادێکیان بۆ مۆزوعە نا تەنها خەریکی پارە و سامان کۆکردنەوەن کەیش ئاشتێکی بەسەر یا بن بە پارتی یاڕن بۆ ئەگەڕنەوە بۆ بەریتانیا لێ خەریکی ژیانی خۆیان بن بۆیە قسە زۆر هەیە لەم بارەوە بکرێ بۆیە من بە کورتیارە قسانم کرد و تەواو وەشتێکی تر ناڵێم بۆیە هیچ بڕیارێکی ئێستای دەباشان لای کەس قیمەتی نییە سێرم لێ خەڵگە نووسێ ئای وەڵاوە بە یەکێتی نازانم لاهوریدا کێکی لاور خۆی کەسی یەکەمێکی دێکێ دەریەکە کاکە کام کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کام کۆبوونەوەی ئەنجومەی سەرکردایەتی بە پێی کام پەیڕۆ پرۆگرامی کۆنگرە بە پێی چ بڕیارێک هیچ تەنها گاڵتەجاری لەواقع تەنها ئەوەیە ئینسان بەسەرخۆشی کۆمەڵە قسە باسەکە کە پاڤێڵیش ئەم تلیاکە حەشیشەی لێیە کوڕی باشە ئیتر بۆ خۆی کۆمەڵە قسەیەکە گوتە ناو میدیا و دووسێ ڕۆژ و دوسێ ڕۆژەکە کە پێبێتەوە یاعڵێ من ئاگام لێ نەبووە یاعڵێ بەخواوە ڕەفتی بەم لێ نەبووە بەرحاڵ ڕێز و حرمەتم بۆ مولایەکتان هەیە هەرو کۆمەڵی قسە بوو کە ئێستا ویستم بیکەم